نزیکەی 2 مانگ بەسەر دەرچوونی ئەم نووسراوەدا تێپەڕیوە کە چیلانی داری کەرکووکەوە هیچ جۆرە گشتانێکی بۆ نەکراوە. ئەوش لە کاتێکدایە نووسراوەکە پەیوەندی بە جێبەجێکردنی مادەی 140ەوە هەیە. پەرلەمانتەرانی خولی پێشووی پەرلەمانی عێراق ئەو کارەی داری کەرکووک بە دروستکردنی لەمپەر لە بەردەم جێبەجێکردنی مادەی 140 دەزانن. گرنگترین یان مەسلەی مادەی 140 جێبەجێکردنیەتی کە ئێستاش دەیبینینەوە ئەو پرگە یاسایانەی کە لە قازانجی لایەنە سیاسیەکان و بە تایبەتی کورد لەم شارەیە جێبەجێ ناکرێت لە مەسلەی کێشە و زەوی زارە زراعەکانە و هەر لژنەیەک دروستەکرێ یاخود ئاسەنگی بۆ دروستەکرێ یاخود بودجەی تەواوی بۆ تەرخان ناکرێت و پێشم وایە ئەمانە هەمووی دەستێکن کە لە ڕووی قانونیەوە پێویستە حکوومەت زۆر لەوە بەقوت تربێ لە ڕێی دەسەڵاتی جێبەجێکارەوە بۆی بتوانێت بڕیارەکانی خۆی بسەپێنێت لە فەرمانگەکانی سەرجەم عێراق و بە تایبەتی شاری کەرکووک بەمبەستی چارەسەرکردنی کێشەکان. ئەگەر پارێزگار بێ ئەگەر وەزارەت بێ ئەگەر هەر شوێنێ بێ کە کەمتر خەمیەکەن لە جێبەجێکردنی بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ئەبێ لێپێچینەوەی لەگەڵا بکرێت و تا ئێستا حکوومەتی عێراقی لێپێچینەوەی نییە بۆ بە تایبەتی ئەوەی تایبەت بێ بە بەندەکانی مادەی 140 بۆیە دووبارە ئیگەڕێنمەوە بۆی کە حکوومەتی عێراق کەمتر خەمەوە بە تایبەتی کەرکووک بەداخەوە ئەڵێم نەفەسی حکوومەتی عێراقی لەگەڵ ئەوەیە کە کێشەکانی کەرکووک چارەسەر نەبێ و ئێمە بەدەیان کێشە هەیە لێرەیە و بە تایبەتی مادەی 140 کە کورد لێرە تا ئێستا تعریب بەردەوامە. سەرۆکی ئۆفیسی کەرکووکی لێژنەی مادەی 140 دەڵێت لە ڕێو نووسراویانەوە هۆشداریان داوەتە لایەنەکانی عێراق تاوەکو کۆسپ لە بەردەم جێبەجێکردنی مادەی 140 دروست نەکەن. بڕیاری پێ دەرچووە بۆ ئەوەی کە جێبەجێ بکرێ، بەڵام خەڵکمان هەیە لە کەرکووکە لە دەوائری دەوڵەتە خۆی لێدزێتەوە جێبەجێ ناکە. بە جددی نووسراوەکە بە جددی نووسراوەتەوە داوایان لێکە کە چۆن جێبەجێکرێتەوە جێبەجێکەکەیمان پێ بڵێتەوە. و خۆشتانەزان لوژنەیە کە ئەمر دیوانی هەیە، ئەو لوژنەیە بە نووسراو ئەڵێ ئیداریەن مالیەن ڕەبتە بە ئەمانەی عامەوە، یعنی هەر لوژنەکە بڕیارێک دەرەکا وەکو وایە کە لە ئەمانەی عامەوە بڕیارەکان دەرەچێ. بەپی ناوڕۆکی و نووسراوی لێژنەی مادەی 140 2729 گرێبەستی تعریب کە لەسەر زەوی و زاری کورد کراون هەڵدەوەشێتەوە. هەوڵماندا ڕێی ئیداری کەرکووک وەربگرین و هۆکاری نەگشتانی نووسراوەکە بزانین، بەڵامی داری کەرکووک ئامادە نەبوون هیچ ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو پرسە بدەن. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.